سڵاتان لەبێ ئەم کاتتان باش ئەمڕۆ ڕۆژی گۆڕابە کۆمەڵەکانە لە عێراقدا لە ساڵی 2007ەوە ئەنجومەنی وەزیران ئەمڕۆی وەکو ڕۆژی گۆڕابە کۆمەڵەکان ناساندووە چکە لە عێراقدا باهۆی ئەو شەڕایەک لە دوایەکانی کە دروست بووە لە سەردەمە جیاجەکاندا زیاتر لە 250 گۆڕی بە کۆمەڵتاوەکو ئێستا لە عێراقدا بوونی هەیە و هەڵ نەدراوەتەوە بەشێک لە ئەو گۆڕانە ئەمڕۆ یەکێتی نووسەرانی ژینۆساید لە کوردستان دیارە مەراسیمێکیان هەیە کتێبێکیان لەو بارەوە بڵاو کردێتەوە من دەمەوێت لەگەڵ نووسەری ئەو کتێبەدا کاک سالار مەحموود قسە بکەم کاک سالار سڵاو لێ بێم ئەمڕۆ ڕۆژی گۆڕەبە کۆمەڵەکانە ئێوە لە یەکێتی نووسەرانی ژینۆسایدی کورد چیتانەیە پەیامتان چییە؟ بەڵێ ئەمڕۆ ڕۆژی نیشتیمانی گۆڕەبە کۆمەڵەکانە بە بڕیاری حکوومەتی ئیتیحادی 16 پێنجدانراوە پێویستەکە هەرێمی کوردستان و بەغدا ئەم مەراسیمە بەرز ڕابگرن بۆ یادی قوربانیەکان و ئیدانەکردنی تاوانەکانی گۆڕی بە کۆمەڵ پێویستە لە کوردستانەوە یاسایەکی تایبەت بۆ گۆڕی بە کۆمەڵ دەربکرێت چکە هێشتا کە گۆڕی بە کۆمەڵ لە کوردستان هەیە و کۆمەڵە بەرپرسیارەتی قانونی لە ئەکوێتە ئاست حکوومەتی عێراقی بجێبەجێکردنی یاسای گۆڕە بە کۆمەڵەکانی عێراق پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی هەوڵی جدی بدەن مەسەلەی گۆڕە بە کۆمەڵەکان بێتە قەزەیەکی گەورە چونکە زیاد لە 200 گۆڕی بە کۆمەڵ هێشتا کە لە عێراقەیە عێراق وڵاتی گۆڕە بە کۆمەڵەکانە یەکێتی نووسەرانی جنۆسایدی کوردستان کار دەکا بۆ ئەوەی ئەم تاوانانە لەبیر نەکرێەوە یاداش بکرێەوە دۆکۆمنت بکرێ هیوادارین سایتی شارپرێسیش بە بەردەوام کە بایەخی بۆ ئەم پرسی جنۆسایتەیە زیاتر ئەم بابەتانە بە هەندوەر بکرێت. کاک سالار ئێوە لە ئەکادیمیستان چۆن ئەتانەوێت پرسی گۆڕە بە کۆمەڵەکان پرسی جینۆسایت بە دیکۆمنت بکەن بە زیندوی بهێڵنەوە ئەم پرسە لەبیر نەچێەوە چە لە دوایەوە چە بمێنێتەوە ئەمە ئەرکی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغایە ئەرکی پەرلەمانە ئەرکی هەموو تاکێکە هەموو ناوەندێکی میدیای و ئەکادیمیە کار لەسەر پرسە بکە و ئێمە یەکێتیەکە نووسەرانی بواری جنۆسایدی لە خۆی کۆ کردوێتەوە کۆمەڵک ئامانجی گرنگ لە بوارە کۆی کردوونێتەوە گرنگترینیان بە دنیا ناساندنە بە دیکۆمنتکردنە و هەوڵدانە بۆی ناوەندەکانی ئەکادمی بایەخ بە توێژینەوەی زیاتر بدەن لە بواری جنۆساید و کۆمەڵێک ڕێوشێنی تر کە لە پەیڕۆ و پرۆگرامی یەکێتیەکەدا هەیەەوە ئێمە دەمانوێت میدیاکانی کوردستان بایەخ بە خۆناغەکانی تاوانی جنۆسایدی کوردستان بدەن و ئەمە ببێتە لە یادەوەری خەڵکدا بە زوندوی بمێنێتەوە بۆ ئەوەی بتوانین لە ئایندەیانە هێڵین ئەم تاوانانە دووبارە بنەوە. کاک سالار وەکو دوا پرسیار ئەم کتێبە بە چەند زمان چاپەکرێ ئایا بە زمانی کوردیە ببوورە و ناوەڕۆکەکەشی باستەچیەکە ئەم کتێبە 6 نووسەر لە بواری جنۆساید کاریان لەسەر کردووە تایبەتە بە گۆڕی بە کۆمەڵ بە هەردوو زمانی عەرەبی و کوردیە و کۆمەڵێک دیکۆمنتی تایە لەسەر بابەتی گۆڕی بە کۆمەڵ سەرچاوەیەکی باشە بۆ کتێبخانەی کوردی هیوادارین سوودی لێ ببین. سپاس دیارە کتێبی گۆڕە بە کۆمەڵەکان ئەمڕۆ لە ڕۆژی نیشتیمانی گۆڕە بە کۆمەڵەکان لە شاری سلێمانی بڵاو دەکرێتەوە ژمارەیەک لە نووسەر تێیدا بە بەڵگە و دۆکۆمنت ئەویان خسۆتە ڕوو کە چەندین گۆڕی بە کۆمەڵ تاوەکو ئێستا لە عێراق و هەرێمی کوردستاندا بوونی هەیە ئەوان دەیانەوێت لە ڕێگای نووسین و یاداشتەوە وەکو بەڵگەیی ئەو نووسراوانە بمێنێتەوە بۆ ئەوەی زیاتر گرنگی بە پرسی گۆڕە بە کۆمەڵەکان و پرسی ئەو گۆڕە بە کۆمەڵانە بدرێت کە تاوەکو ئێستا لەلایەن حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانەوە هەڵ نەدراونەتەوە کاری لەسەر نەکراوە و لە ئێستاشدا مەراسیمەکە لە شاری سلێمانی دەستی پێ کردووە و بەشێک لە کەسایەتی و نووسەر و ڕۆژنامەنووسەکان لێرەدا بوونیان هەیە هاتوون بۆ ئەوەی ناساندنی ئەو کتێبە لە ڕووی زانستی و پراکتیکەوە ببینن.